مانجا رمضان پێویستە هەموو کەسێک ڕێزی لێ بگریتن و احتڕامی بگریتن و هەتا بکرێتن مساعدەی فەقیران بکاتن، هەتا بکرێتن لەسەر خۆ بیتن. ئینشاء الله ئەو خەڵکەش ئەو تازیرانەش تەماشای خەڵکە فەقیری دەکەن، بازاڕی هەندێک دەین نەخوارێ، ئەشیاکان کوالێتیکی باش بینن، سعرێکی مناسب دانێن. خەڵک فەقیرە، پێویستە خەڵک ئاگاداری بکرێتن، پێویستە یارمەتی بدرێتن. داوا لە مسلمانان دەکەم، داوا لە حکومەت هەرێمی کوردستانیش دەکەم ئاگایەکی لەو فەقیرەی بیتن و مەعاش بدرێ و خەڵکانێکمانەیە فەقیرن. رمضان پیروز خود تعالی اف هیوا های پیروز و ما بسلمان فرض کردی ام هاریکاریا فقیری کن و ام هاریکاریا هجاری کن لی بردنه همه تشتکی هبه خود تعالی هیوا پیروز دای وکو ام روژیه بگیرن دست فقیر را بگیرن هیوا لی بردنه بد هیوا پیک و جیانه بد